لە ماوەی 6 مانگی ڕابردوودا چواربرایی خانەوادەیەکی هەولێر لە 3 ڕووداوی جیاوازدا گیانیان لەدەستدا. ئەمڕۆ هەواڵی گیانلەدەستدانی وەلید ڕەجەب حوسێن کارمەندی یەک لە کۆمپانیەکانی هەولێر بە ڕووداوی هاتوچۆ بڵاو بوویەوە و سەرەڕای مانەوەی بۆ ماوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە، بەڵام پێش نیوەڕۆی ئەمڕۆ کۆچی دوایی کرد. 6 مانگ لەمەوبەر ئەحمەد ڕەجەب حوسێن و محەممەد ڕەجەب حوسێن لە کاتی سەرقاڵی کارکردنیان لە پاڵاوگەیەک لە ڕێگای قوشتەپا لە سنووری پارێزگای هەولێر بەهۆی دروستبوونی ئاگر هەردوو برایەکە دەسووتێن و گیان لەدەست دەدەن. 3 مانگ دواتر عەلی ڕەجەب حوسێن کە برایەکی تریان لە ئاویزەی گەورە لە کاتی مەلەکردندا دەخنکێت. ئەمڕۆژ وەلید ڕەجەب حوسێن دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ماتۆڕەکەی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت، چەند ڕۆژێک لە نەخۆشخانە و لەژێر چاودێری چڕی پزیشکدا دەبێت، بەڵام پێش نیوەڕۆی ئەمڕۆ یەکشەممە بۆ هەمیشە چاوەکانی لێک دەنێت و گیان دەسپێرێت. ئەم خانەوادەیە دانیشتووی گوندی قوچە بلباسی سنووری پارێزگای هەولێرن. ئەحمەد ڕەجەب حوسێن و محەممەد ڕەجەب حوسێن کە 6 مانگ لەمەوبەر گیانیان لەدەستدا خێزاندار بوون و ئەحمەد ڕەجەب حوسێن خاوەنی 2 منداڵ بوو، بەڵام دوو برایەکی تریان کە لە ماوەی 3 مانگدا گیانیان لەدەستدا سەڵ بوونە.